بەڵێ هەمووان چاوەڕوانن کە دەرەنجامە ئەرێنەکانی ئەم ڕێکەوتنە بە زووترین کات بێتە ئاراوە و هەروەکو دەزانین لە بەرزترین ئاست هەتا وەکو ئاستی هاوڵاتیان کە ئیدیر کاسبکاران و خاوەن دوکانەکان دەگرێتەوە هەمووان دەستخۆشی لەم ڕێکەوتنە دەکەن. دەمانوێت زیاتر سەبارەت بەم ڕێکەوتنە گفتوگۆ بکەین و قسە بکەین. شێروان شەمێرانی شڕۆڤەکاری سیاسی لە دوای ڕێکەوتنەکەەوە دەمانوێت بزانین کە هەولێر چۆن مامەڵە لەگەڵ دۆسەی نەوت دەکات. ئەم کاتتان باش. سپاس، ئەم کاتت باش. بسم الله الرحمن الرحیم. هەولێر ئەبێت چاوەڕێ بکە هەتا ئەو کاتە جارێ خۆی ئەم ڕێکەوتنی کەوا کراوە لە بەشێکی کاتیە، ڕاستە بەشێکی پەیوەندی بە ئەو ڕێکەوتنی نێوان بەغدا و ئەنقەرەوە هەیە لە شێوازی فرۆشتنی نەوت یان لە ڕێکارەکانی فرۆشتنی نەوتی عێراقی لە دەرەوەی عێراق بەتایبەت لە بەندەری جیهان. بەڵام بۆ ئەوەی کەوا هەولێر چۆن مامەڵە لەگەڵ ئەماکە ئەوە پەیوەندی بەو خاڵانەوە هەیە کەوا لەسەری ڕێکەوتون و زیاتر ئەبێ لە بودجەی ساڵی 2023 ئەم ساڵ ڕنگ باتەوە. زیاتریش لەوە ئەبێ هەوڵ بدرێ ئەم ڕێکەوتنە لە یاسای نەوت و غاز، یاسای نەوت و غاز کاتێکەوە تێبپەڕێ لە پەرلەمانی عێراق ئەبێ ڕنگدانەوەی ئەم ڕێکەوتنە یان ڕێکەوتنە سیاسیەکانی تری پێشتر لەو یاسایە ڕنگ بداتەوە، چونکە ئەو یاسایە هەمیشەیە لە 2006ەوە هێتا ئێستا تێنەپەڕیەوە. ئەگەر ئێستا تێبپەڕێ بە شێوەیەکەوە پشتی هەرێمی کوردستان یان ڕاو دید و بۆچوونی هەرێمی کوردستان تەیە ڕنگ نەداتەوە، ئەوە لە داهاتووە دیسان ئەبێتەوە مشکلە و هەموار ناکرێتەوە. هەرێم ئەبێ بەم شێوەیە مامەڵە لەگەڵ ئەو ڕێکەوتنە بکە بە هیچ شێوەیەک مەجای ئەوە نەدەکەوە. عێراق چونکە ئێستا ئەوەی کەوا متابعای هەڵوێستی تا ئاستێک شرۆڤەکارانی عەرەب یان ئەوانەی کەوا هێزی سیاسیشن لە ناو حکوومەتی بەغدا بە شێوەیەک لە شێوەکان ناڕازین و پێیان ناخۆشە کەوا ئەم ڕێکەوتنە کراوە، چونکە ئەوان ئەیانەوێ بەو یاسایان بەو بڕیارەی دادگای فیدرالی داوێتی شەریکەی سۆمۆ بە تەواو هەژمۆنی خۆی بسەپێنێ بەسەر هەموو داهاتیان سەرۆتی هەرێمی کوردستانە و بە تەواوی ئەو ئیشرافی بکە، یعنی هەرێم بە تەواوی تەسلیمی بەغا بێ، شەریکەی سۆمۆ بێ بە گوێرەی دادگای فیدرالی. بەڵامێکی ئەوەی کەوا ئێستا بوو ئەوە ڕووی نەداوە، بۆیە هەندێک بێتاقەتیان هەیە. باشە، پێتان وایە دەستکەوتی ئەم ڕێکەوتنە بۆ هەرێمی کوردستان چییە بێت بە تایبەتی لەسەر یاسای نەوت و گاز؟ هەرچەند دەزانین ئەم ڕێکەوتنە کاتیە، بەڵام ئایا ئەمە کاریگەریە خاتە سەر ئەو یاسایە بتوانێت ئەو یاسایە جێگیر کات؟ ئەم ڕێکەوتنە لە بەشێکە کاتیەکەوە پەیوەندی بە لیژنەکانەوە هەیەواتە ئەو لیژنەیەکەوە دانراوە بڕیارە ئیشرافی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە بکە، ئەوە پەیوەندی بەوە هەیە تا بودجە یان یاسای نەوت و گاز تێپەڕێ. گرفتی سەرەکی لە نێوان دارایی لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال پەیوەندی بە نەبوونی یاسای نەوت و غازەوە هەیە. کاتێکەوە هەرێمی کوردستان یان کورد بە شێوەیەکی گشتی بەشداریان کرد لە نووسینەوەی دەستوری عێراقی لە ساڵی 2005 و لە 2006 چۆ بواری جێبەجێکردنەوە، ئەم مادەی 112 کەوا پەیوەندی لە دوو بڕگە پێک دێت و پەیوەندی بە ئیدارەدان یان بەڕێوەبردننی سەرۆت و سامانی عێراقەوە هەیە. کورد خۆی ئەم یاسایی نووسیوەتەوە و ڕازی بۆ لەسەری ئەم یاسایە کاتێکەوە لە دەستوران نووسراوەتەوە مافی ئەوە ئەدا بە هەرێمی کوردستان کەوا بەشدار بێ لەگەڵ بەغا بۆ ئیدارەکردنی سەرۆت و سامانی خۆی، واتە بە تەواوی تەسلیمی بەغا نابێ و تەنانەت ئەو سیاسەتەشکەوە دائەڕێژرێ بۆ مامەڵەکردن یان کڕین و فرۆشتن بە نەوت و غازەوە لە عێراق یان لە هەرێمی کوردستانە کورد ئەبێ بەشدار بێ لە داڕشتنی سیاسات و استراتیجی بەڕێوەبردننی نەوت و غاز یان سەرۆت و سامانی هەرێمی کوردستان بەگشتی. ئەمە بڕگە دەستوریەکەیە. ئەبێ ئەمە بەچی جێبەجێ بکرێ بە دەرچواندنی یاسای نەوت و غاز. لە 2006ەوە تا ئێستا یاسایەکەوە بتوانێت بەرجەستەیەک یان جێبەجێکاری و ڕێکخەری ئەم مادە دەستوری بێت تا ئێستا نییە. ئەمەیە قەیرانەکەی دروست کردو. ئەگەر لە 2006 کاتێکەوە کورد ڕێکەوتنی کرد لەگەڵ بەغا بۆ پێکێنانی حکوومەتی یەکەمی نووری مالکی کەوا یاسای نەوت و غاز بە ماوەی 6 مانگ تێبپەڕێ لە پەرلەمان، ئەگەر ئەو کاتە تێبپەڕێایە ئەم 17 ساڵەی کەوا ئەم قەیرانە هەیە لە نێوان هەرێم و بەغا ئەمە نەئەبوو، پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە یاسای نەوت و غازەوە هەیە و ئەمەش وای کردوکەوە محکەمەی فیدرالی بە شێوەیەکی نادەستوریانە بڕیار بدا بۆ یاسای نەوت و غاز. ئەمەی کەوا ئێستا هەرێمی کوردستان کردوێتی ئەو مافە دەستوریەی کەوا لە مادەی 111 دەستوری عێراقیە چەسپاوە، هەر ئەمەیەکەوە ئێستا هەیە، زیاتر نییە کەمتر نییە. بە واتایەکی تر هەرێمی کوردستان لەو کاتێکەوە ترسی ئەوەی بووە کە بەغا بە تەواوی پەل بکێشێەوە زاڵ بێ بەسەر سەرۆت و سامانی هەرێمە، بۆیە ئەو مادە دەستوریەوە نووسراوەتەوە. ئەمە جێبەجێکاری ئەم مادە دەستوریەیە کە هەرێم بە تەواوی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشدارە لەگەڵ بەغدا بۆ بەڕێوەبردننی
سەرۆت و سامانی هەرێمی کوردستان. باشە کاک شێروان ئەتوانین ئەم ڕێکەوتنە ناوی کلیلی لێ بنین کلیلێک بێ بۆ کردنەوەی دەرگای چارەسەرکردنی کێشەکانی دیکەی نێوان هەولێر و بەغدا بۆ نمونە مادەی 140. لە ڕووی هەندی هاوپەیمانی سیاسیەوە لە ڕووی دەربازبوون لەو قەیرانە داراییەی یان ئەو گرفتە دارایی لە نێوان هەرێم و بەغایە هەیە لە ڕووی حاڵەتی دەرونیەوە لە ڕووی هەندێ مزایداتی سەرجادە بەتایبەت لەسەر جادەی عەرەبی مەبەستە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەمانە لە ڕووی نەفسیەوە چارەسەری ئەکاوە چارەسەری قەیرانی داراییش ئەکا بەڵام دۆسیەکانی تر لەوانەیە ئەمە یارمەتی دەربێ بەڵام پەیوەندیان بەمەوە نییە مادەی 140 پەیوەندی بە مەسئلەی گورفتی دارایی نێوان هەرێمی کوردستان و بەغاوە نییە ئەم قەیرانی کەوا لە نێوان هەرێم و بەغایا دروست بوو لە 2014 دروست بووە لە 2012 و 13 و 14 بەتایبەت قەیرانی مادەی 140 لە 2005 و 2006ەوە هەیە شیعەکان لە 2005ەوە بڕیاریان داوەکەوە ئەم مادەیە جێبەجێ نەکەن 140 پەیوەندی بە ئێرانەوە هەیە پەیوەندی بە تورکیاوە هەیە پەیوەندی بە تورکەکانی ناو تورکمانەکانی ناو کەرکووکەوە هەیە پەیوەندی بە عەرەبەکانەوە هەیە ئەمە یارمەتی دەرە نەک کە 140 هەندێ مەسائلی تریش هەیە بەڵام لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئەوەی کەوا ئیتر لەمەوە بە دوا قەیرانەکان بە شێوەیەکی عێراقیانە بە شێوەیەکی هێمنانە دایالۆگ چارەسەر بکرێت بەڵێ لەو ڕۆوە کاریگەری هەیە بەڵام ئایا ئەمە چارەسەری دۆسیەکانی تر ئەکا نەخێر چارەسەری ناکە ئەوانە ئەبێ بەڕێکاری کا جێبەجێ بکرێت چارەسەر بکرێت. زۆر چاکە کاک شێروان ئایا لە ڕووی یاساییەوە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت لە دوای ئەم ڕێکەوتنە بە دوای کێڵگەی نەوتی زیاترا بگەڕێتەوە بە بازاڕکردنی نەوتەکەی زۆر زیاتر بکات لە کاتەکانی دیکە لە پێشتر؟ دوو خاڵ هەیە خاڵێکیان ئەوەیە کە پەیوەندی بە ئەو ڕێژەی نەوتەوە هەیە کە لەلایەن ئۆپێکەوە ماوە دراوە عێراق بیفرۆشێەوە بنێرێتە دەرەوە ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم بەڵێ ئەتوانێ بەڵام لە کۆتاییە ئەبێ بەو بنەمایانە بێکەوە شەریکەی سۆمۆیان ستەنداری نێودەوڵەتی ئەبێ ئەو نەوتە بفرۆشرێ چۆن ئەڵێم بە ئەتیباری ئەوەی کەوا مادە دەستورێکە ئەڵێ سیاسەتی استراتیژی بەڕێوەبردننی سەرۆت و سامانی هەرێمەکان لە بە بەشداری ئەبێ لە نێوان هەرێم و حکوومەتی مەرکەزیان لە نێوان بەغدا بەما قدرەتی ئەوە هەیە لەلایەن هەرێمی کوردستانەوە کەوا بە دوای گرێبەستی ترایان بە دوای کێڵگەنەوتی ترا بگەڕێ توانای ئەوە هەیە بەڵام ئەبێ لە کۆتاییە لە ڕێگای وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمەوە ڕێکەوتن لەگەڵ بەغایە بکرێت کە بە ستەنداری نێودەوڵەتی بێ بەو شکلێکەوە شەریکەی سۆمۆنەوتەکەی پێ ئەفرۆشێ ئەمە زیاتر لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بەڵام ئەتوانێت یعنی بەغا منفەرید نییە هەرێمیش بێدەسەڵات و بێتوانانیە لەو مەسەلە. بەڵێ زۆر سپاس بۆ شێروان شەمێرانی شۆڕەکاری سیاسی لەگەڵمان بوویت سپاس بۆ وەڵامەکانت.